سپیده باش بینرین هجا خوشتوی لهر جه کی بینرو بیسرین منه جارکادی رزو سلاوت ما قبول بکن جارکادی سپیده 24 به چندین برگا بابت و تارین جاس حاس خدمت هوین هجا خوشتوی تا دماهی که جگل مدابد تارو بابتن مد افرو گلک جاز بن سپیده باش شکر بەیانی باش زور سپاس لە هەر جێگەیەکەن سڵاوی ئێمەتان لێبێ ئەمڕۆ گفتوگۆ لەسەر گرنگی گەشتکردن لەسەر ئارامی و حەسانەوەی مێشک و دەروون دەکەین هەروەها چۆنێتی و ئامادەکاری پاراستنی ئۆتۆمبیل لە وەرزی زستاندا لەگەڵ کۆمەڵێک بڕگە و بابەتی تر لەگەڵمانە بمێننەوە. هنرمندی شێوەکار هێلین ئەحمەد ماوەی 15 ساڵە خولیایە وێنەکێشانێ هەیە و لە پەیمانگا هونەرên جوان بەشێ شێوەکاریە تاوا کردیە. هێلین بۆ یەکەمین جارە پیشانگایەکە شێوەکاریە بخۆڤە دیکەت و تابلۆیان نمایش دیکەت پشت بە هەر تابلۆیەکێ چیرۆکێک هەیە. من هێلین ئەحمەد عەلی دەرچووی بەشی شێوەکاری لە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکاریم تەواو کردووە ماوەی 15 ساڵە وەکو خولیایەک خولیای وێنەکێشانم هەیە هەر لەوەتی کە خۆشم ناسیوە دەستم بە فڵچە و قەڵەم بووە هەموو کات حەزم بە وێنەکێشان بووە ئەنجا ئەمڕۆ ماڵی وەفایی ئەو دەرفەتەیان پێدام کە پێشانگایەکی ئاها بکەمەوە زۆر خۆم بە خۆشحاڵە زانم. ئەو تابلۆیمان باس لەواکە کە فۆتۆیەکە بخۆی فۆتۆیەک بوو کە گیرا بوو من کردم بە لەوحەیەک هونەرمەندێکە لە کافەیەک دانیشتووە و لەبێەوە منداڵێک تێپەڕێ لە پەنجەرەکەەوە تەماشای دەکات لێرەوە دەبینن کە ئاسفەکە بەردەوامە لە ئەسفی خۆی و هونەرمەندەکە مێردی خۆمە. مای خێر و خۆشی لە بۆ خولایەک بوو هەموو ڕۆژێک لە ناو پیشانگا و لە ناو مۆسیقا و گۆرانی و سینەما و شانۆ و شێوەکاریدا. داوای من بۆ ئافرەتان ئەوەیە کە هەمیشە هیچ کات نەهێڵن هیچ شتێک ڕێگر بێ لە بەردەم حەز و خولیاکانیان لە بەردەم ئەو هونەرەی کە ئەیانەوە پێشانی بدەن هیچ شتێک نەبێتە ڕێگر و هیچ کاتێک ئاستەنگی نەخەنە پێش ئەوەی کە بڵێن ئێمە پێمان ناکرێت ئافرەت ئەتوانێت ئەگەر دایک بێ ئەگەر کاری خۆی هەبێ ئەتوانێ ئەگەر بێ هونەرێک بگەێنێ دەیگەێنێت. شاکار لەسەر بە پیشانگایە ماوەی ڕۆژێژی بەحث کرد دیگەل هەکاری بەڕاستی گەلێک دیگەل مەسەلەن ئەوێن پیشانگایەدا گەلێک ئافرەتێن بەهێز هەنە مەسەلەن نوکە ئەوە چەند جارە ئەم لە پرۆگرام SP 24 دبینین و گەلێک باشی تابلۆیان خۆ نمایش دیکەن و دەبێژن لە پشت هەر تابلۆیەکی چیرۆکێک هەیە. ڕاستەوە زۆر گرنگیشە بۆ هونەرمەندانی شێوەکار کە ساڵانە بتوانن 2 ساڵ جارێک ساڵی جارێک بتوانن پێشانگایەک بکەنەوە تاوەی کە زیاتر خۆیان بناسێن و بەرهەمەکانیان بە بینەران ئاشنا. ڕاستە شاکار بێجا چۆنیەتیا پاراستنا ئۆتۆمبیلا لە وەرزێ زستانێ بگوتنا پیشەکارên پیشەسازیە دهۆکێ di werzê zivistanê da trombêlin pêwîstî bi çavdan û sexbîrî û piştgirînên taybet heye ji ber bilimbûna pileyên sermaye lê piraniya şûfêran kemterxemin di vî buarî da şûfêran jî dibêjin di werzê zivistanê da zêdetir pirizgerek di trombêlê wan da peyda dibin ji ber ku wan û raşembîriya çavdana trombêla di werzê zistanê da nîne. پێشەسازیە سەغبێرکردنا ترۆمبێلایە دهوکێ یê piştginîn û sexbêrkirina radêterê trombêlekê diket ku bi sedema sermaya zivistanê ji kar ketiye. Helbest bo demê 5 sala ye wek pîçekar li pêşesaziya dihûkê kar diket. Ew dibêje di werzê zivistanê da trombêlan pêwîstî bi çavdan û sexbêrî û piştginînên taybet heye. ji ber bilindbûna pileyên sermayê lê piraniya şofêran kemtirxemin vî buarî da. Vêgaveke dihet a zivistanê li dev şofêrî ê ba ededê serê zivistanê çinî antîfrêsî kete. Şûleyeka xelet e. Mafroza ava antîfrêsê sarê her çarwer zat êda bin.
وزارة الوصنة صاروي نهدا كرا وقت أنتي فريسيت كاتي اشتي أوفا عادين نما هارو دي كاتا سردي بجارة كي كاتي لبارة خدات هر يوجين كاتي وجبارة خدات رادتار يرزي جوين يرزي يعني لبارة خدات بسرعة ما دنوفا صاروي شني مشاكلاتي تي ديار كات هاد فيها نوميني بگوتنا شوفیران جی دوارز زوستان دا زیدتر پرزگریک د ترومبیلن وان دا پیدا دبن جبر کوان روشنبیریا چاودانا ترومبیلان نینه لورا گلک جاران به صده ما نچاره سرکنا پرزگریکن بچیک د ترومبیلان دا پرزگریکن مزن د ترومبیلن وان دا پیدا دبن هر زبستان لازمه متابعه كاين طخمه سنجي وطيران شقاف انا تشكي مهما يعني السياره ده الشارع ده عاوها يا اقول خدنا كده ترى ما حي بنبات سياره باراني ده زفر ده قدره كده يعني كده باشتري مرات بري خبز سياره خاصه موسمي زبستان باراني جا هرچند پدویا بردوام پشکنین و سخبیرات ترومبیلان بیتکرین لیل گرگوتنا پیشکارن پیشسازی جبر بلند بونا پلین سرمایت ورج زوستان دا پدویا اف پشکنین و سخبیرات ترومبیلان بردوام ببنش آلیه شوفیران و حیا کوریدان دلتازی پشخون نهیلن بوار حلمی کردستان 24 دهوک شاکر تو شیوه پرزگی بوی که ورزی زستانه دا اتومبیلات کار نکتن یان تنوید خدمت گذاری های بکی دێرین عادەتەن لە وەرزی زستانە ئەوەی کە زانراوە لەوانە پێویستە کۆمەڵە گۆڕانکاری لە ئۆتۆمبیلەکە تا بکەی یەکێک لەوانە ئەنتیفرێزە ینی بۆیە کە نەیبەستێ ئاوی ڕادێتەر و ئەوانە و شوزانم کۆمەڵە گۆڕانکاری تر گرنگەوەی ئێمە لەسەر ئەم تەوەرە میوانمانەیە میوانێکی شارەزامانەیە ڕێباز نەجات شارەزا لە پاراستنی ئۆتۆمبیل لێرە میوانە لەگەڵمان کاک ڕێباز بەخێر بێت بژین سەلامەتتان باش سەلامتی کاک ڕێبازەمە لەوە دەست پێ بکەم ئایا لە کوردستاندا خەڵکی خۆمان تا چەنێ گرنگی بە پاراستنی ئۆتۆمبیلێن یان زۆربەی زۆری هەر لێ خوڕێت یانی سەرەتا بەیانتان باش و بەیانی باش کوردستان بێگومان پێویستە ئۆتۆمبیل لە وەرزەکاندا هەموو لە وەرزەکاندا سرویس بکرێت و گرنگی پێ بدەیت چونکە سرویسکردنی ئۆتۆمبیلە بێتە هۆی درێژکردنەوەی تەمەنی و بە هەمان کواڵەتی ئەو کاتە کارەکە کە یەکەم جار لە کۆمپانیا بە 0 کیلومتر دەرتێنا بێ بەڵام بەداخەوە لە کوردستاندا کولتوری ئەومان نیە کە زۆر ئۆتۆمبیلی خۆمان سرویسکەین ڕەنگە باریدارەیە کاری کرد بێت سەر ئەو بوارە بەڵام بەداخەوە کولتورەمان نییە هەردەم هەوڵی ئێوادین کە بە کەمترین نرخ زیاترین مەودا بڕۆین ڕاست کاک ڕێباز بابینە سەر پاراستنی ئۆتۆمبیل لە وەرزی زستان کۆمەڵی ڕۆتیناتێ بێتۆ پێشهاتنی وەرزی سەرما دەستی پێ بکەیت ئەتوانی باسیشی ئەوانەمان بۆ بکەیت پێش هاتنی وەرزی زستان پێویستە ئۆتۆمبیلەکەت پشکنینێکی تەواوی بۆ بکەیت بزانانی ئایا لە هەموو بوارەکاندا گونجاوەکە وەرزی زستان بەسەربەری بۆن منە لە سەرەتا دەباسی ئەنتیفریستان کرد یاخود شلەمەنی ڕادێت هەر باشتر وایە بڵێن ڕاست شلەمەنی ڕادێتەرە شلەمەنی گێڕەکەیە شلەمەنی بزوێنەرە شلەمەنی تەنانەت فڵچەی ئاوەکە شلەمەنی تایبەتی خۆی هەیە ئێمە ئاوی ماڵانی تێکەین گەورەترین کێشە لە ئۆتۆمبیلدا زستانان کە ڕوبەڕووی ئەبێتەوە بەکارهێنانی ئاوی ماڵانە لە ناو ڕادێتەردا جاری وایە شۆفێر بەهۆی لە هۆیەکان ئاوی ڕادتەرەکەی یاخود شلەمەنی ڕادتەرەکەی ئەڕژێنن ئاوی ماڵانی تێکن ئاوی ماڵانش کۆمەڵی خوێتیایە ئەو خەیە ئەبێتە هۆی کار لێکردن لەگەڵ ناوی بزوێنەرەکە و ناوی ڕادتەرەکە و ئەو ڕێڕەوانەی کە بزوێنەرەکە سار دەکاتەوە و ئیتر لە کۆتاییدا بزوێنەرەکە لە کارە خاو پێکێ خات و کوونەکان قەپاتە بێ ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە زستانان کاتێک کە ئاوی ماڵانت خستۆتە ناو ئۆتۆمبیلەکەتەوە ئامادەی ئەوە بە ینی چاڕوانی ئەوە بکە ئۆتۆمبیلەکەت لە 0 دەرەجەی سیلیزی جام بکات لە ناوچە ساردەکان کە ئەگاتە 0 ڕەنگە بەیانیان کە سلف لە ئۆتۆمبیلەکەت دەی ئەو ئاوە کە جامت بوو بێت یاخود پێیت بوو بێت بەستاوی ئەوە ڕەنگە ئۆتۆمبیلەکەت بشکێنێت و کەوەرەکەی بشکێنێت و لە کاری بخات و بکیخا بۆیە باشتر وایە کە پێشەوەی زستان بێت ئەو ئەنتیفریزە یاخود ئەو ئاوی ڕاتەرە یاخود ئەوەی کە پێوترە شلەمەنی ڕاتر بگۆڕدرێ بە جۆرێکی ڕەسەن کە گونجاو بێت لەگەڵ تایبەتمەندی ئۆتۆمبیلەکە ڕەنگی تایبەتی هەیە بە 5 کیلومتر دیاری کراوە
باشە کاکڕێ باز جیاوازی هەیە دناو پاراستنا ترۆمبێلاندا دووەرزێ هاوینەیان دووەرزێ زستانێدا جیاوازیەکی جەوهریان نییە بەڵام بەهۆی ئەوەی کە لە کوردستاندا زستانەکەمان سەختە تا بەراورد بە وڵاتانی عەربی بۆیە پێویستە پێش وەختە ئۆتۆمبیلەکانمان سێرڤیسکەین و چێکیکەین واتە پێداچوونەوە بە بەشەکانی بکەین بە تایبەت وەکو وتمان ئاوی ڕادیتەرەکەیە لەگەڵ تایەکان چونکە خۆتە زانین لە ناوچە شاخاوەکانی ئێمە بەفر ئەبارەیە و پێویستە تایی تایبەتی بۆ بەسرێت بەڵێ مامەڵێکی تایبەتی وێ کاک ڕێباز وەرزی زستان یعنی ئێستا لە سەنتەری شارەکانە زۆر ئەو زستانە سەختە نییە ڕاستە ینی کە بڵێ ها ببێتە بەستەڵک و جادە و بان بیبەستێت زەرورە ینی ئێمە کە لە سەنتەری شارەکانە ژین تایە بگۆڕین ینی لە هاوینیان نەوعێک بێت و لە زستانە هەی زستانە ببەستین خۆی مەسەلەی ئەوە نیە تەنها هەبوونی بەفر تەنانەت هەبوونی باران کاریگەرە کەوەی کە تۆ بڕیار بدەیت تایە بگۆڕیانە وەکوتم کولتوری ئەومان نیە ئێمە تایە بگۆڕین لێرە تایەک بەکارهێنین کە پێوترێ ئۆڵ سیزن ئۆڵ سیزن واتە بۆ هەموو وەرزەکانە گونجێت نەخشەکەی بە شێوەیەکە لایەکیان گزارش لە نەخشی زستانەکە و لایەکی تری گزارش لە نەخشی هاوی ناکات واتە کاری هەردوو وەرزەکەت بۆ ئەنجامەدا ئەوە لە کوردستان ڕەنگە باری دارایش وەکوتم کاریگەری هەبێ لە نەگۆڕین تایەکان لە وەرزەکان بەڵام گۆڕینی باشترە چونکە تای زستانی نەخشێکی تایبەتی هەیە نەخشەکانی قوڵە نەخشەکانی ئالۆزە ئاوەکە سەرفەکات نایڵێ ئەو ئاوە لە نێوان تایە و شەقامەکە بمێنێت و ئۆتۆمبیلە کۆنتترۆل لە دەست بدات بیگۆڕی باشترە بەڵام ئێمە ئۆڵ سیزن بەکارهێن ئەوش کاری خۆیەکە بەڵام بە هەمان کوواڵەتی زستانەکە نابێت کاکڕێ باز گەلێک جارە ئاخفنەکە هەی دەبێژن لە زستانێ بەریات و ترۆمبیلا خۆشۆڵ پێ بکەی بلا 10 دقا چارێگێکی گەرم بی پاشی هەرە تا چەند ئەوە ڕاستە خۆی لە ڕووی زانستیەوە دوو قوتابخانە هەیە قوتابخانەی کۆن و قوتابخانەی نوێ قوتابخانە کۆنەکە ئیمانیان بەوە هەبوو کە ئۆتۆمبیل تەواو گەرم بکرێت ئینجا لێ بخڕیت ئەو کاتێک کە ئۆتۆمبیل کابرێتەری هەبوو ڕێژەی هەوا و بنزینەکە نەگۆڕ بوو ئیتر بەیانیان کە ئۆتۆمبیلیان هەڵەکرد ئۆتۆمبیلەکە توانای ئەوەی نەبوو کە بڕواتە ڕێوە یەکسەر بەساردی بۆیە چاڕێیان نەکرد ئۆتۆمبیلەکە گەرم بێ و لیانە خوڕی ئەوە قوتابخانە کۆنەکەیە کە کابرێتەری هەبوو قوتابخانە نوێکە برایانی کوردستانیان لە ئەوروپا ئەزانن بەو بابەتە یعنی ئۆتۆمبیلەکانیان هەڵەکەن لە 30 چرکەوە تاوەکو دەقەیەک ئۆتۆمبیلەکە ڕۆنەکە ئەسوڕێتەوە ناو بزوێنەرەکە و سوورێکی تەواوەکە و جوڵە بە ئۆتۆمبیلەکەکەن هێواشی سی چرکە تاوەکو چرکە بەڵێ ئیتر ئۆتۆمبیلەکە ئەجوڵێنەوە هێواش لێ خوڕن بەبێەوەی کە فشار بخەنە سەر بزوێنەرەکە اینجا لە ڕێگادا ئۆتۆمبیلەکە گەرمە بێ ئەوە ئێمە باسی حاڵەتێکی نمونەیی ئەکەین کە بنزینەکەت کوواڵەتی تەواو بەرزە و ڕۆنەکەت کوواڵەتی تەواو بەرزە بێگومان لە کوردستانش ئەوە بنزینی کوواڵەتی بەرز هەیە بەڵام خراپیش زۆر هەیە بۆیە بەڕای من کوردستان حاڵەتێکی تایبەتی هەیە باشتر وایە ئۆتۆمبیلەکە هیچ نەبێت کاتێک کە هەڵێکین RPM یاخۆ سووری بزوێنەری لە خولەکێکدا لە 1500 و 1750 تۆزێک لێ گەڕین بێتە خوارەوە تاوەکو ئۆتۆمبیلەکە ئیسراحەتی خۆی وەرگری و ئینجا جوڵی پێ بکەین بابەتی سێرڤیسش وەکو باسم کرد ئەگەر ئۆتۆمبیلەکە سێرڤیس کرابێ لە کاتی خۆی ئاوی شلەمەنی ڕادیتەری و شلەمەنی گێڕی شلەمەنی با بڵێن ڕۆنی بزوێنەری گۆڕابێ لە کاتی خۆی ئەوە ئۆتۆمبیلەکەی تۆ لە کوردستانش ئەو توانایە ئەبێت بەڵام ئەگەر تاخیرکردن هەبێ لەو بوارانە ئەوە دیسانەوە هەستەکەی بیانن کە ئۆتۆمبیلەکە گەرم لە کردووە لە کوردستان ناڕوات گەڕەکان بە جوانی ناگۆڕێت گەڕەکان تەپەیان تێکەوێت باشە کاک ڕێباز ئەو گەرمکردنی ئۆتۆمبیلەکە دێرینخانیش باسی کرد لە بینی مۆدێلی سیارەکانە هیچ فەرقێکەکە بە نمونە هیچێک سیاری سەر و 2020 پێەیە یەکێکیش با بڵێن لە خوار دەوە پێێت یان لەو نێوانەیە تا چەندێک جیاوازیان بۆ من ئەو ئەگەر پێویست کە 5 خولە گەرم بکرێیان ئەمە بە نمونەیە لە من نازانم چەند گەرمەکرێ ئەو پێویستە چەندێک بێ لە سارە نوێکاندا زانستەکە ئەڵێ نابێ گەرم بکرێت باڵە لە ماوەی 30 چرکە تاوەکو 6 چرکە گەرمیکە و بجوڵێەوە هێواش فشار مەخە سەر بزوێنەر کاری خۆیەکەوە تا مۆدل تازەکان کە سێرڤیس کراون کە مادەکانی ناوی نوێن لە ئەنتیفریزەکەیە لە ڕۆنی گێڕەکە و ڕۆنی بزوێنەرە و شتی ڕستنی بۆ دانراوە ئەوە هیچ کێشەی نابێت هیچ کێشەی نابێت ڕەنگە هەندێک خەڵک عادز بن لە قسەیە بەڵام بەڕاستی ئەوە زانستەکەیە
لە ئۆتۆمبیلە کۆنەکاندا کە سێرڤس نەکراون سێرڤسەکانی تاخیر کراون هەست دەکەم زەحمەتێک ئەبینین لەو بوارە چونکە گێڕەکانیان بەو شێوەیە سێرڤس نەکراوە ڕۆنی تەواوی تێ نەکراوە سیارەکە پێشوەخت ماندوو کراوە چونکە کە تۆ سێرڤسی نەکەی ئەگەر تەمەنی بۆ نمونە لە 150,000 و 200,000 ماندوو بێت ئەو زووتر ماندوو ئەبێ بۆیە لەو سیارانی کە مۆدلیان 2010 11 و 2015 ڕەنگە کە سێرڤس نەکرابێ زەحمەتی ببینن لە گەرم نەکردنی ئۆتۆمبیل لە لێخڕنی ئۆتۆمبیلەکە بەیانیان بۆیە پێویستە تا ڕادێک تۆزە گەرمیکەن کە RPM-ەکەی دابەزێتە ئاستی یەک یان تۆزێک ژێر یەک. باشە کاک ڕێباز ئەم چاوە پاتریۆن ترۆمبیلا خۆ بپارێزین. بەڵێ بەگشتی ئێستا سەبارەت بە پاتری ئۆتۆمبیل هەردەم زستانان حەز بەواکەن کە تێک ئەچێت بانیانێک هەڵەسی لە خەو سلف لێدەی سێرەکەیتەوە ئەو پاتری کۆتایی پێ هاتووە بۆیە ئەگەر لە بواری ئابووریدا بکرێت ئەو کەسێک کە ئۆتۆمبیلەکەی سەردانی کەسێک بکە لە بواری پاتریە ئیشەکە ئامێری تایبەتیان هەیە توانن پشکنینی بۆ بکەن و پێڵەن ئەو پاتریە بەشی چەنێکی ماوە جاری وایە سێرەکەی تامانێکی تر ئیشەکە بەڵام ڕەنگە دەرەقەتی زستانێ لە مای هەفتە یەکەمی زستان کۆتایی پێ ئەگەر هاوین بێ زیاتر تەمەنەکات پاراستنەکەی چۆنە پاتری ئێستا هەمووی داخراون بەگشتی ئۆتۆمبیلەکە بەس ئەوەیە کە گڵۆپی پاتری هەڵبوو لەسەر داشبۆردی بە لایانی پەیوەندیدار ئەو کەسێکە چارەسەر و کێشێت بووەکە و ئیتر ئۆتۆمبیلەکە خۆی کاری خۆی ئەنجامەدات. باش کاک ڕێباز باسێکی بەردی ساڵان ساب سەبەم دواییانە بڕیارێکی قورسیش دەرکرا بۆ کەسانی کە سیارە ئەیەنە کوردستان و بەردی ساڵانسای دەرێنن ئیشی بەردی ساڵانسا چییە و ئەگەر تیانە بێ چی لە ئۆتۆمبیل و ژینگەکە کات زۆر باشە کاتێک ئەڵێن بەردی ساڵەنسا واتە بەردی ژینگە واتە کاتالیک کۆنڤەرتەر بە ئینگلیزی کاتالیک کۆنڤەرتەر بۆ ئۆتۆمبیلداندا بەمەبەستی ئەو بۆکە ئەو گازانێک کە لە پاش سووتانی بزوێنەردا دروست ئەبێت و لە ڕێگای ئەگزۆزەوە دەرئەدرێت بۆ فلتەرەیە تێپەڕێ واتە فلتەرە گازە زیان بەخشەکان گلەداتەوە و گازی ترکە ئاساییە بخرێتە ناو ژینگەوە دەرێدات. جاری وا هەیە بەهۆی دزینەوە چونکە کۆمەڵی مادەی تیا هەیە گران بەهان ئەفرۆشترێتەوە جاری وا هەیە بەهۆی توانەوەیە ئەتوێتەوە بەهۆیەک لە هۆیەکان ئۆتۆمبیلەکە تاوانە بێ جاری وا هەیە بەهۆی شکانەوە زەربێکی بەرەکەی و ئەشکێت و ئیتر هەڵەسەن چیەکەن ئەیدڕن پلێتەکە ئادڕن و ئەو بەردە دەرەهێن یاخود ئەو کاتەلیک کۆنڤەرتەرە دەرەهێنن کێشەی چی دروستەکات دەنگێکی ناخۆشە بەخشی بە ئۆتۆمبیلەکە کەسانی دەوروبەری ئۆتۆمبیلەکە و ناو ئۆتۆمبیلەکە بێزارەکات و هەروەها گازی زیان بەخشەکە ڕناگرێت ئیتر ئەچە ناو ژینگەوە خەڵکی ئەزێتە دات ژینگە پارێزەکان لەو بوارازانن و هەروەها ئۆتۆمبیلەکە بەپی ئۆتۆمبیل بەپی مۆدلەکە بەپی وڵاتی دروستکەرەکە هیوا هەیە سێرەکەی بنزین زیاد سەرفەکە هیوا هەیە بنزین کەمتر سەرفەکە هیوا هەیە هێزی ئۆتۆمبیلەکە زیاد دەکە وەتا خەلەلێک دروستە بێت جگەلەوە و زیانە غازە زیان بەخشانە کە بە ئەگزۆزەکەی تێپڕن کۆمەڵی سێنسەری ئۆکسسیجین هەیە یاخود هەستەوەری ئۆکسسیجین هەیە ئاگداری ئەوە بێتەوە کە شتێکی ناسروشتی هەیە لە ئۆتۆمبیلە ئاگداری عقلەکاتەوە عقلش ئاگداری داشبۆردەکە کاتەوە بە گڵۆپی عقل هەڵەبێ و بەردەوام لەبەر چاوتە بێ و پێت ئەڵێ کە ئۆتۆمبیلەکە شتێکی ناسروشتی تیا هەیە و طبعاً لە ڕووی دەرونیشەوە بۆ شۆفێر ناخۆشە. باشە کاک ڕێباز نوکە وەختێ بەفربارینە و زڤستانە هێدی نزیک بینەڤەلوان جوێن کوم ئینسان بچتە ناو بەفرێ هیچ ڕێکارێکەیەک و بەریات و بچێ ناو بەفرێ ترۆمپێلا خۆ بۆ ئامادە بکەی بێگومان ئەو ئامادەکاریانی کە بۆ زستان ئامادەی ئەدەی هەمووی بۆ ناو بەفرش ئەگونجێت جیاوازێکی زۆر گرنگ هەیە جەوهریە ئەوش ئەوەیە کە تایی ئۆتۆمبیلەکەت ئەبێ گونجاوی بۆ ئەو شوێنی کە تۆ بۆیە ڕوویت بەفرباریوە تۆ تایەکی نۆرماڵی ئۆڵ سیزنت بەستووە تایەکەت لوس بووە تایەکەت ستۆک بووە گریپی نامێنێ خۆگرنگ نامێنێ بەهرز ناکرێ بەڕاستی تۆ خۆت بخیتە مەترسی و ئۆتۆمبیلەکەت بخیتە مەترسی و خەڵکانی دەوروبەریشت بستە ناو بەفر تایبەت هەیە کە پێوەڵی تایی زستانی وەکو وتمان نەخشێکی تایبەتی هەیە نەخشەکانی قوڵە ئەو بەفرە سەرفەکە لە نێو نەخشەکانەوە تایەکە لەسەر شەقامەکە دانیشە ڕاستەوخۆ و گرپ دروستە بێت ئارزگرتن دروستە بێ ئۆتۆمبیلەکە کۆنتترۆلی خۆی لە دەست نادە لەسەر ئەو شەقامە جا لە ئەنتفریز و بابەتەکانی ترشکە باسمان کرد کاک ڕێبازێستا هەر بۆ بابەتی زنجیرش هەیە ئەبوو بورن باوە زیادکەم منێ سەویستم باسی بکەم بابەتی زنجیرش هەیە لەو شوێنانی کە بەفریتیا بارێز شاخاوین با بڵین شوێنەکە سەختە پێویستە لە ناو ئۆتۆمبیلەکانە زنجیر دابنێن بۆ ئەو کاتانی کە تەواو وەرزەکە ناخۆشە بە بەفرێکی زۆرە بارێ زنجیر بۆ ئۆتۆمبیلەکانە ببەسن باشترە بۆ سەلامەتی خۆیانە لە کۆتاییدا. باشە کاک ڕێباز ئەگەر زنجیر دابنێ بۆ نمونە خۆتایەکی نۆرماڵیش بێ ئەو ئۆڵسیزنەش بێ هەر ئاساییە وانە
ڕاستەوە بەڵێ باوش لە یاد نەکەین کە کاتێک کە تۆ زنجیردانی 100 زنجیرەکە لە خاک دانانشێت با بڵێن حەڵقە بۆ حەڵقەیە طبعاً ئۆسی زینەکە هەمان کاری زستانەکە ناکات بە زنجیری شەوات باشتر وایە هەر زستانی بێت شوێنە بەفرایگۆڕن مەجای دیانی ئەلمەکەەوە ئەڵێت ئێمە ناتوانین کاریکەین ڕاستی باشە کاکرە بەس بڕاستی لە کوردستانی خەلکێمە گرنگی ببی بابەتەی دەتن و بەریا زستانی ئۆتۆمبیلن خۆ ئامادە بکەن ڕازگۆ بین ناوەڵە بۆ کولتور نییە هەر شتێک کولتور نەبێ ئێمە بەس ئێستا شتێکی تر پێیا بۆ مەسەلەی ئەو هەزەیە کە پێوترێ PVI هەزەی پێوترێ خەڵکی ئیجبار کردووە کە خۆشی بێتاڵی بەبێ سەردانی شوێنی سرویسەکان بکە ئۆتۆمبیلەکەی کامل بکە ئەنجا بچێ هەزەکە بکات ئەو وای کردووە کە خەڵک ڕوو لە سرویسکردنی ئۆتۆمبیلەکانە بکەن کە تۆ سرویست کرد کەواتە ئۆتۆماتیکی تۆ ئامادەت کردووە خۆی لەکە شتێکی زۆر گرنگ هەیە کاتێک کە ئۆتۆمبیل بە 0 کیلومتری ئەکڕی و هەر ئۆتۆمبیلێک کە بەکارهاتوویش ئەیکڕی کەتەلۆکی لەگەڵە کۆمپانیای دروست کرد کەتەلۆکی لەگەڵ داناوە و کۆمەڵی خشتەی تیا هەیە کۆمەڵی زانیاری تیا هەیە دەربارەی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئۆتۆمبیلە لە ئەنتیفریزەڵی لە شلەمەنی برێکەڵی لە شلەمەنی گێڕڵی ئێستا خەڵکێکی هەر ئیمانی بە گۆڕینی شلەمەنی برێک نییە بەڵام شلەمەنی برێک بەپێی کۆمپانیای دروست کرد پاش 2 ساڵ پاش 3 ساڵ نووسراوە لە کەتەلۆکە پاش ئەوەندە 1000 کیلومتر واتە بە ساڵ و بە کیلومتر دیاری کراوە ئەو پارچێ چەندێک ئیشەکە و چەندێک تەمەنێک ئەگەر تۆ ئۆتۆمبیلەکەشت بەکارنەهێنی پاش ئەوەندە ساڵی کە لە کەتەلۆکە نووسراوە پێویستە بیگۆڕیت ستۆکە بێ تایە ستۆکە بێت تایبەتمەندی خۆی لە دەسەدا کاری خۆی ناکات بۆش ئەو شلەمەنی برێکە وڵی بۆ تقریبان بۆ منی ژەر بابەتێکی تازێ ئەگەر بنمونە پیس ببێت یان کەم بکە چی بەسەر ئۆتۆمبیلەکەیانی شلەمەنی برێک تایبەت ناتوانین بڵێن ڕۆن بۆیە پێڵێن شلەمەنی برێک شلەمەنێکی تایبەتە توانای ئەوەی هێشێ لە ژینگە کۆکاتەوە شێ ڕاکێشێ کە شێ ڕاکێشا ئەو ڕێڕەوی بۆ ڕیانەی کە ئەگاتە سەر تایەکان سەر تەکەری برێکەکان لە مادەیەک دروستکراوە ژەنگی بۆ دروستەکات وە کوونەکان قەپات ئەکات و هەروەها مادەی خۆی هایدرۆلیکێ با بڵێن پستان دروستەکات ئەو تایبەتمەندیانە لە دەستدا برێکت خاوترە بێتەوە و لە تێپەڕبوونی زەمەندا ئەو ڕۆنیان ناو ئەو بۆڕیانە هەموو ژەنگە گرێت و کاری خۆی ئەنجام نادات کوالڵتی برێکت بە تاکیدی ئەگۆڕێ پێش ڕۆن گۆڕین یاخود پێش لەمەنی گۆڕین و پاش لەمەنی گۆڕین ڕاست باشە کاکرە باس ئەگەر ئەم ئاخفنێت خۆ کوور بکەین و بێژین گرنگترین تشک و توت ئۆتۆمبیلێدا بپارێزی لە وەرزێ زستانەیان سرویس بکەیت دەچویت سەرەتا بە ئەنتیفریزە و دەسی پێکەن یاخود شلەمەنی ڕادێتەر ئەوە گرنگترین باشە تۆ چونکە ئەگەر وەکو وتم ئاوی ماڵانی تێبکەی و سلف لێدەی و بەستو بێتیەوە بزوێنەرەکە لە دەسە دەیت ئەوە یەکەمیانە ڕۆنی بزوێنەر تۆ بێ ڕۆنێک بخەیتە ناو بزوێنەری ئۆتۆمبیلەکەت لەگەڵ تایبەتمەندی کۆمپانیا و ئەو بزوێنەرە بگونجێت لەسەر قەباخەکەی نووسێ بۆ منە پێنسی تێ بکات تۆ ناکرێت لە خۆتەوە قەبارێکی تر تێ بکەیت لە کەتەلۆگشدا نووسێ ئەگەر هەبێ بەدیلیش هەیە لە کەتەلۆگدا نووسێت تۆ ناکرێت لە خۆتەوە ژمارەیەک هەڵبژێریت جگەلەوە ستاندەردی ئۆڕوپی و ستاندەردی ئەمریکیمان هەیە بۆ ڕۆن باشتر وایە بەپی ستاندەردەکەی کە لە کەتەلۆکەدا دیاری کراوە ڕۆن بکڕیت بۆ نەکاتێک کە نووسراوە SNی تێبکە تۆ نابێ SLی تێکی SL ستاندەردێکی کۆنە تەکنۆلۆژیای کۆنی دروستکردنی ڕۆنە و مەسەلەی ئۆتۆمبیلی نوێ SPT ئەکەن ناکری SNی تێکی ستاندەردە کۆنەکان بۆ ئۆتۆمبیلی نوێ نابێت و ستاندەردە نوێەکان ئەکری لە ئۆتۆمبیلە کۆنەکان بەکاری بێنی و سەبارەت بەڕۆن و چڕی گونجاو بەکاربێنی بۆ زستان زۆر گرینگە پاشان تایە مەسەلەی تایە بوو کە باسمان کرد کە ئەویش بەشێکی گرینگە ئەبێ بزانین کە تایەکەمان ستۆک نەبووە جاری وایە بینی نەخشەکەی نوێیە لوست نەبووە بەڵام تایەکە تەمەنی کردووە سێرەکەی 8 ساڵە 9 ساڵە نەیگۆڕیوە تایبەتمەندی خۆی لە دەستداوە خۆی تایە نەخشێکی هەیە لەسەر شەقامەکە نەخشە گۆڕی بەپێی شێوەی شەقامەکە و خۆیە گرێت جاری وایە ئەو مادەی کە لی دروستکراوە ستۆکە بێت ئیتر برێکی تەواو ناگرێت مەودایەکی دوورتر ئەوەستێت باشە ڕێباز باسی ڕۆنت کرد بەڵێ ئێستا چتە هەندێک شوێن ئەڵێ ئەم ڕۆنە کوالەتێکی بۆ وابێ 3000 لە سەری بڕۆین ئەچیتە هەندێک جێگەی تر یان با بڵێن کۆمەڵە شەریکاتی تر کە نامەوێ ناوی بێنم بۆیە نەبێتە ڕیکلام ئەڵێ بۆ نمونە 12000 15000 لە سەری بڕۆ تا چەندێک ئەوە دروستە ینی بەجددیە توانی 15000 لە سەری بڕۆی بەڵێ بێگومان سایقی وایە شۆفێری وایە پێی بڵێ 15 ئەو هەشدا ڕوە بەس هەشمانە بۆ نمونە پێی بڵێ ئەو لە حوت مشوری خۆی خوا و
ئەیگۆڕێ گومانت نەبێ ئەو کەسێک کە ڕۆنەکان هێنێت داخڵیەکە بۆ کوردستان ئەو ئەزانێت لە چ سەرچاوێک هێناوێتی وە پێویستە پێت بڵە کە من لە چ سەرچاوێک هێناومە ڕۆنی وا هەیە کە پێوترێ 100% سنتتک ئەوانە باسی وڵاتانی دەرەوە بکەین چکە شۆفێری ئێمە قەناعەتی نایەت بەڕاستی تۆزێک زەحمەتە باسی ئەمریکاکەین بۆ نمونە ڕۆنیان هەیە پێوترێ 100% سنتتک مادێکی تەواوی تێکراوەکە پارێزگاری لە تایبەتمەندی ئەو ڕۆنە بکات لە کاتی گەرمایە لە کاتی سەرمایە لە هەموو وەرزەکاندا لە هەموو بوارێکدا لە هەموو شارێکدا ئەوانە تاوکو 25,000 مایل لێ خۆڕن بۆ ئۆتۆمبیلەکان شەبینی هیچ کێشیان زۆر ئەکات وە ڕۆنەکانیش تایبەتمەندی جیاوازیان هەیە بۆ نمونە ڕۆن هەیە پێوتری ئادتیڤی کەم تێکراوە ئەوە ئادتیڤانە بۆ چین بۆ ئەوەی کە ڕۆنەکە تایبەتمەندی خۆی لە دەست نەدات هەیە زیاتری تێکراوە هەیە زیاتری تێکرێ واتە سێ جۆرمان هەیە ئەوەی کە لە ڕۆنی ئاسایی دروستکراوە تەمەنی کورترا ئەوەی کەمە ئادتیڤێکی تێکراوە ئەو تەمەنی زیاترە ئەوەی تریشان کە باسمان کرد زۆر ئەڕوات فولی سنتتک هەیە و 100% سنتتک هەیە فولەکە هێندەی 100%ەکە ناڕوە بەس هەمان ئەڕوات کاکرێڤاز زۆر سپاس کچ ئەوڕۆ میێوانێ سپێدا بەسی شار بووی زۆر سپاس کچ گەلمەدا حوسێن سلێمان خەڵکی ئامودەی ڕۆژاوای کوردستانە کە لە ساڵی 2016ەوە لە دوهۆک دەژی دوایەوەی بەشداری خولێکی کرد ماوەی 4 ساڵە لەگەڵ براکەی پرۆژێکی چاندنی ڕۆیشی ناو ئاویان دەست پێ کردو و بەباشیش تێیدا سەرکەوتوو بوون ئێستاش بە سەرکەوتویی فراولە لە ناو ئاودا دەچێن و بەو هیوایان لە داهاتوویەکی نزیکدا پەرە بە پرۆژەکەیان بدەن و هەلیکار بۆ چەندین کەسی تریش بڕەخسێنن از حسنم از کردی روجاوامه از گوند تو بدم تاوی باجار عمودی 2016 از ابراهیم حسین هم هاتن کردستان براسی نتیجه ظروفها طبعا 2021 براسی منظمه که دام مشاريعات كالاربيلي اهبالكي احمد سباسياتي مقال لك مرسى جلان وبراسي مسي ما تشون اربيلي از ابراهيم حسين جبرق جبر بي مشروعي مداومات طبعا مشروعي متشاو ومشروعي زراعه ما يبو من شادني بكم بابت هني طبعا طريقه محليه عم استخدام لكن واسمدان بعيارات بكميان محدد اجوام الدنوات طبعا فكرامه تشاو اساسي انه اعتماد السر ظروف خارجيه كنا اعتماد السر ظروف نابكن ام ظروف بهي انج نباتيره دناب ابدا بتشنن ام بدايجر بين بدلا شعروكي وامجر جهاز بين جبو تهويه وجبو تسخين وجبو حراره وجبو تبريده وجبو رطوبه يعني جهاز انين طبعا وقم قلت اعتماد السر اجزاكر مع اعتماد السر روكينك تنن اعتماد السر طاقه شمسيه كان جبربيت الشوان مشروع كبد من مشاريع صديق للبيئه بس بيج ابير طبعا وقم قلت اعاده تدوير ابيت كان خزانه مهنه ما ابيت خزانه هذا ام سبام له عيار دي كان اب خزانات كبور ياده بدقر خزان ام دائما اعتماد السر ابيتن كان حر مثلا حر درجه سرجه نسبه ابي كم دبكم خزانه خدا دقرن طبعا وقم مبدئي اب تجربه ما اول بوج فراولاره مجربان بكم مشروع مثلا يتيد نجح وظروفها بحملين فراوله نحملين طبعا ممتاز كتن مشيت بزر شام مشيت مردر كتن وشت النمو انا ممتاز طبعا حتى سمراجي باجر كت حتى يعني سمراوي ناجي قال لك باجر كت بربي تشتهان براسيم اعتماد جاكر انه مشروع بكن سر فراوله برقه نما خصم بكن فراوله بس ظروف ما استحكام ما كرجع بكن فراوله فانا ما قلت مشروع ما بتجي كهرباء ما لازمه عند هذين انه بكهرباء ما مثلا براسي بجبر بقى من متقاضي مشروع هم فرترجي بكن اب مشروع نجحت بين يعني هناك بخازن جاب في مشروع شيء كان متقاضي جاء مساعده وبكن نفس مشروع ما شيء كان اوجي في دي بكن وبين انتاج براسي باش صحي داخل السوق ودرجه متقاضي مشروع هم برفره بكن قام هنك تجي مثلا مساعده عالميه يكون ام جاب خرج عالمي زياده بشغل يعني برجع انا مشروع مفرب وحاجات بهم فجباري از شغل هنك بينم اجاب خاب وظيفين ئەڵێت گەشتکردن زیاترە لە خولیایەکی سادە و ساکار پرۆسی فێربوون و دۆزینەوەیە کە ڕێگەمان پێدەدات جیهان و خۆمان باشتر بناسین دەتوانین چێژ لە ئەزمموی گەشتکردن وەربگرین و لە ژیانی ڕۆژانەشدا سوود لە ئەزممونەکانی وەربگرین سەفەرکردن یارمەتی دەرمانە بۆ ئەوەی ببینە مرۆڤێکی باشتر
بە دیدگایەکی فراوانتر و دڵی کراوەتر و دەروونێک کە هەمیشە بە دوای فێربوون و دۆزینەوەدا دەگەڕێت. هەمە گەشتێکێ وانەیەکە بۆ فێربوونێ فێربوونا زمانێکێ نو تا دۆزینەوەی مێژوو و کللتورێکی جیاواز. گەشتکردن دەرفەتەکە بێشومار بۆ گەشتکردنە کەسی و فکری و دەرخستن و ئەف ئەزمونە یارمەتیا مرۆڤت دەم بۆ بەدەستهێنانە کارەمەتن و فراوانکردنا دیدگایەتمە بەدەستهێنانە تێگەیشتنەکە قورتن لە جیهانە دەوروبەرێنمە. ئەڤە و چەندین پرسیارە دی دەبنەتەوەری ئەڤڕۆی سپێدا 24 دگەل دکتۆرما حەسەن چارەسەرا دەرونی تو گەلێک بخێر هاتی دکتۆر. سپاس مەمنون خێر بێ. دکتۆر مەها بڕاستی سەفەرکردن گرینگە؟ ئەکید بێگومان سەفەرکردن یەکێک لەو ئالیاتانە بەکار دێ بۆ چارەسەری دەرونی بۆ چاکردنەوەی میزاجی مرۆڤ. هەروەها ئێمە مرۆڤ عادەتەن ڕۆژانە تووشی چەند فشارێک دەبین و لە حالەتی دڵەڕاوکێ دەبین بە شێوەیەکی بەردەوام تەراکمی ئەو دڵە ڕاوکەیە کۆ ببێتەوە لەسەر مرۆڤ بۆ ماوەی مانگێک دووما کاریگەری دەبی لەسەر باری دەرونیمان بۆیە ئەبێ گۆڕانکاریەک بکەین لەسەر ڕۆتینی خۆمان ڕۆژانە. ئەویش سەفەرکردنێکێک گەشتکردنێکێک لەو ئالیەتانە کە کاریگەری هەیە لەسەر باری دەرونی مرۆڤ و باری هزری مرۆڤ هەروەها باری کارامەیی خۆی و بڕوا بخۆبوونی. باشە دکتۆرە کەسێک کە سەفەرکە چۆن بتوانێت پلانێکی وا دابڕێژێت کە زۆرترین چێژ لە سەفەرەکەی ببینێ. ئێستا با بڵین بۆ بینینی شتی تازە چوزانم تاقیکردنەوەی خواردنی تازە ئاشنابوون بە کەلتوری ئەو وڵاتە یعنی ئەبێت چی پلانێک دابڕێژێت تا زۆرترین چێژ و پارەکەشی بە هەدەر نەچێت. بەڵێ طبعاً ئێمە پێش ئەوە ئەبێ بزانی کە سەفەرکردن یەکێک لەو پێداویستیانە کە لە هەڕەمی ماسلۆش مەوجودە یعنی لە ئەو هەڕەمە کە پێداویستی مرۆڤە ئەویش حاجاتی جەمالی و حاجاتی معرفی پێدەوترێ پێداویستی زانستی و زانیاری و پێداویستی جوانی پێدەوترێ. طبعاً ئێمە وەکو مرۆڤ هەموو شتێکەکەین پێشەوە ئەبێ خوتەیەک دانێن پلانێکی بۆ دانێن. یەکەم شت ئەو پلانە ئەبێ کاتێکی گونجاو بێ بۆ خۆمان بڕۆین تا تووشی قەلەقێک نەبین درەڕاوکەیەک نەبین چیمان بەجێهێشتووە لە دوی خۆمان. دوو ئەو گروپە کە لەگەڵی سەفەرەکەی ئەبێ هەڵیان بژێری بە باشی. سێ ئەبێ لایەنی مادیم بە شێوازێک تەرتیب بیکەم کە بتوانم چەند ڕۆژ بمێنمەوە چۆن بەرنامە و پلان بۆ خۆم دابنێم. و هەروەها بۆ هەموو ئەگەرێک ئەبێ مرۆڤ خۆی دابنێت تا تووشی شۆک نەبێ لە سەفەر. و پێش ئەوەی سەفەریش بکە ئەبێ دیراسەیەکی باش بکە بۆ ئەم وڵاتەیان بۆ ئەم شوێنە حتا ئەگەر لە ناو کوردستان بێ لە ناو وڵاتی خۆشت بێ دراسەیەکی لەسەر بکەی پێشەوەی بڕۆیتەوە پرۆگرامێکت بۆ خۆدانێ وەکو وتم پرۆگرامێکی تایبەتیش دانێ بۆ ئەگەرەکان. ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵێن و هەدەفت ئامانجت چییە لەم سەفەرە؟ یەکەم شت هەر پلاندانان بۆ سەفەر میزاجی مرۆڤ چاکەکە هەر خۆی بیرکردنەوە لە سەفەر حتا ئەگەر دوای 2 هەفتە بچی 3 هەفتەم میزاجی مرۆڤ باشە بێت. سەریش نەگرێت دوای فیلمە سوودێ طبعاً خبرەیەکی ئەگەر ئەزمونێکی نەرێنی بوو احتیمالە ئینسان ئەگەر نەفسیەتی مەسەلەن حساس بێ لاواز بێ ئەگەر هەیە ئیتر ناتوانێت مەسەلەن سەفەرکەیان لەگەڵ ئەو گروپە کە ڕۆیشتووە سەفەرکەیان بۆ ئەو وڵاتە کە ڕۆیشتووە ئیتر ناڕواتەوە. دکتۆرە مە ڕاو بچوونە هاوڵاتیا وەرگرتی ئەم پێک بە بینەر بین و ئەم بەگەڕین گفتوگویا زیاتر بکەین. والله ان شاء الله هالسنه اتخرج يا رب من الجامعه وان شاء الله پشتیوان بخوا ئەمساڵ لە زانکۆ دەردەچم و هیوای ئاسایش بۆ تەواوی عێراق دەخوازم. هەروەها دەڕۆمە ئەمریکا لەوێنیش تەجێ دەبم و لەگەڵ براکەم دەژیم دایک و باوکیشم لەوێن چێژ لەوێ دەبین و منیش دەمەوێت ئەو کەشە خۆشە ببینم و چێژی لێ ببینم. گەشتکردن شتێکە بۆ ئارامکردنەوەی مەسەلەن تەندروستی مێشێک زۆر گرنگە. تۆ بۆ نمونە ئێستا ئەگەر تۆ لە ناو ئێمە لە ناو هەولێرین مەسەلەن لە هەولێر بچی بۆ دۆگ یاخود بچی بۆ سلەیمانی حەز بە ئارامیەک دەکەی یاخود بچی بۆ دەیەکی خۆت دەشتی مەسەلەن دەشتا یاخود دەیەکانە بەڕاستی زۆر گرنگە. ئەگەر بێت و سەفەری وڵاتێکی تری بکەیت ئەوە بە هەمان شێوە گرنگترە بۆ لەبەرەوەی تۆ کەلتوری ئەم وڵاتە دەبینی مەسەلەن لە ڕووی دام و دەستگا و فڕۆکەخانە و هەموو شتەکانیان دەبینی کە دەیتەوە وڵاتی خۆت
طبعا زیاتر هەز بە ئارامی دەکەم. وا بیر دەکەمەوە هەر خودی ساڵی نوێ دەتوانێت گۆڕانکاری لە تەندروستی دەرونیمان بکات و دڵمان خۆش بکات. من خەڵکی غانام بۆ گەشت هاتووم بۆ کوردستان و ئێرەش زۆر سەرنجڕاکێش بوو. سەرنجمدا جیاوازێکە تەنها ئەوەیە خەڵکی ئێرە پێستیان سپێ و لەوێژ ئەسمەرن. لەم ساڵی نوێدا ئاواتم ئەوەیە بمە گەورەترین و باشترین گۆرانی بێژ لە جیهاندا. بە ئیزنی خوددا من نیەتم باشە و باشی بۆ خەڵک دەخوازم. دەربارەی گەشتکردن ئیشاڵە دوای باشبوونی بارودۆخی سووریا دەمەوێت گەشت بۆ ئەوێ بکەم. چەندین ساڵ ئەوانم نەبینیوە ئەوە دەبێتە باشترین شت لە ژیانمدا. راح انزل على سوريا واهلي هناك كمان موجودين واشوف اهلي. بله دکتۆر ئەڤەڕاو بۆ چوونا خەڵکی بوو سەبارەت ببی بابەتی بڕاستی وەختێ مرۆڤ گەشت دکەتن شارەزای کولتورên جیاواز بین زمانên جیاواز بی دابوونەریتên جیاواز بیتن ئەvە تا چەند کاریگەری سەر دەرونا مرۆڤ دکەتن. بەڵێ ئێمە ئەبێ بزانی کە دوو کردارمان هەیە، کردداری معرفیمان هەیە و کردداری هزریمان هەیە. کردداری هزری ئەو تایبەتمەندیانە کە خوا دایتیە مرۆڤ لە دایک بوونەوە، بەڵام کردداری معرفی بە ئەزمون دروست دەبێ، بە خوێندنەوە دروست دەبێ، بە سەفەر دروست دەبێ. ئەبێ ئێمە معریفەی خۆمان پڕ بکەین لە زانیاری، پڕ بکەین لە ڕۆشنبیری وڵاتانی تر خەڵکی تر تا بتوانین ئارام بین. یعنی ئێمە ئەگەر خەڵکی ترمان بینی، سەقافاتی و ڕۆشنبیری ترمان بینی، طبعی جیاوازمان بینی، ئەتوانین ئەتەکێتی مامەڵەکردنیش فێر بین، ئەتوانین بڕوا بەخۆبوون دروستکەین، ئەتوانین ڕێز لە خۆشمان بگرین زیاتر. بۆ لەبەرەوەی ئێمە ئەتیمادمان کرد لەسەر خودی خۆمان و ڕۆیشتین. ئەوەش لەکێک لە تایبەتمەندیەکانی کەسایەتی ساغە. ئەتوانین بڵێن تاقیکردنەوە شتی نوێ وەکو خواردنی نوێ، شوێنی نوێ یەک لە تایبەتمەندیەکانی کەسایەتی ساغە. ئەگەر ئەم بمەوێ بزانم کە خۆم کەسایەتیم سەلیمە ساغە، ئەبێ بزانم خۆم بخەمە ناو ئەو اختیباراتانە، ئەو ئەزمونانە، ئەو تێستانە، ئایا ئەم دەتوانم ئەو شتانە بکەم. بۆیە باری دەرونیمان کە ئەمن خۆم ئەبینم لە شت کە لە ماڵەوە نابینم. لە سەفەر بە پێی خبرەی خۆم کە چەند وڵاتم دیوە لە سەفەر شت ئەبینی تۆ لە وڵاتی خۆت نابینی، یان ئەو ئەزمونە لە ماڵەوە توش نابی کە دەبینی و تێ ئەپەڕی و بە باشی کە بڕوا بەخۆبوون زیاد بوو، ڕێزگرتن زیاد بوو، باری دەرونیمان هاوسەنگ دەبێ کە هاوسەنگ بوو هەرخۆ دێوە ئارامی، هەرخۆ دێوە تااقەتت زیاترە تەحم ئەڕۆیتە سەر ئیشی خۆت بە کەفاعی زیاتر، بە ئاکتیڤیتی زیاتر. بۆ لەبەرەوەی تۆ خۆت لە خبرەیەکی نوێت بینی، خەڵکی نوێت بینی، شارەزای شتی نوێ بووی، هەست بە وجودی خۆت دەکەی لە ناو خەڵک کە تۆ معلوماتی زیاترت هەیە. ئەمەش دەوری هەیە لە بۆ کەسایەتی مرۆڤ. باشە دکتۆرە ئێستا ئێمە لە کوردستاندا تەمان خاوەنی زۆر جێگەی جوانین کە شایانی ئەوەیە داهاتێکی بۆ تەرخام بکەیت و سەفەری بۆ بکەیت. ئەبینین خەڵک لە ناوچەکانی خواروی عێراقەوە یەنە پایتەخت بە تایبەتی یەنە هەولێر چێژێکی زۆر زۆری لێبینن و زۆر بە جوانی جەوەکەی خۆشیان ڕێگەخەن و پارێکی باشیش خەرجەکەن. بەڵام لە لای خۆمان نازانم ئەمە ئەو پرسیارە لە تۆ بکەم هەر لە لای ئێمەوەیان لە خەڵکی هەموو دنیا بەو جۆرەیە. ئێمە خۆمان چێژێکی وان نبینێن سە بۆ نمونە یەکێک لە سلێمانی و بێتە هەولێر یان لە هەولێر بچێتە سلێمانیان بۆ جوۆک یەکێک پێی بڵێەوە سەفەرێکی خۆش لە بابە سەفەری چی خۆ بۆی نەڕۆشتم تا هەولێر چووم و هاتوومەتەوە یان تا سلێمانی چووم و هاتوومەتەوە. ئەکرێ ئەو گەشتە ناوخۆی یانە ناوی سەفەری لێبنرێ؟ بەڵێ بەتەکید هەر شەقلاوە کە چەند نزیکە لێمان ئەگەر مسبقەن معرفیەن وەکو وتم هزریەن بڕیارددا کە بچیتە شوێنێک مرتاح بی لێ و جەو بگۆڕی شەقلاوەش بێ بۆ تۆ تەبیعی بەس مسبقەن تۆ ئەبێ لە ناخی دەرونی خۆت ئەو بڕیارە بدەیت. ئەوە یەک. دوو هەر شتێک ببینی نوێیە ئەوە ئەزمونە، ئەوە واتە ئەکەوێتە لای سەفەرەوە. یعنی ئێمە ئێستا لە ناو کوردستانی بە شوێن هەیە نەماندیوە، ئەگەر ببینی نابێتە ئەزمون بۆمان، نابێتە شتی نوێ بۆمان، نابێتە کەلتوری نوێ. کەلتوری ناو شار و دەرەوەی شار فەرقە، کەلتوری قەزا و گوند فەرقە. یعنی خۆشە بشزانی هەر لە ناو عێراقش جاروبار کە ئەچینە گەشتی شەوە شتی نوێ ئەبینین، خەڵکی نوێ ئەبینین، هەرە بێ بەگەشت. معنای ئەوە نیە جاروبار ئەچتە دەرەوەی وڵات مەسەن دووەلی ئۆروپی اختلاڵیان نییە، فشتی فێر نابی لە خەڵکی وان زیاتر لە طەبیعەت فێر دەبی. بەڵام لە
وڵاتی ئێمە بالعکس ئێمە خەڵکێکی کۆمەڵایەتین ڕێز لە غەریب دەگرین یعنی کە دەڕۆیتە شوێنان و گوندان و شوێنەکانی سەرەوە هەستەکەی هەر کە ئەنە و ماڵی خۆتە شارەزاتر دەبی لە خەڵکی تر عەلی الوەردی یەکێک لەو فەیلسوف و زانا گەورەیە لە بواری کۆمەڵناسی کە وستی خەڵک بناسی خۆی بە ئینسانێکی ئەتیادی چووە ناو خەڵک ژیان نەیوت من عەلی الوەردیم هەتا شارەزای خەڵکی گوندەکانی عێراق بێ شارەزای ناو شاری عێراق بێ بۆ معلوماتانە کتابی نووسی تەلیفی کرد ئێمە ئەتوانین بەمە باگراوندێکی ڕۆشنبیری چییە عیلاقەی بە شەهادەوە نییە علاقەی بە خبرەی خۆت ئەزمموی خۆت و علاقەی بە خوێندنەوەی کتابی متەنەوە بە یەکێک لەوانە کتۆ ئەتوانی وەلگری بە واستەی کەناڵەکان و بە واستەی سەفەر ئەتوانی تۆ ئەم شارەزایە دروستبی و ئەگەر بتەوێ ببێ ئینسانی ڕۆشنبیر ئەبێ هەموو چینەکانی کۆمەڵگا ببینی هەموو مستەوەیات هەموو منطقەکان تەعامل لەگەڵ هەموو بکەی تا مێشکت فراوان بی نەک لەگەڵ یەک تایپ و یەک ڕەگەز و یەک شوێن نابێ دکتۆر مەها gelek ca demam dibin aramiya derûn dibêne siruşt herna nav siruşt aramiyeka derûn henaseyeka qul bi rastî siruşt çend giring e mirov seferkirdin nebîtin rojane 10 deqe 20 deqe pişte nav siruştê ciwanê Kurdistanê henaseka qul mêşkê xwe aram biketin طبعا ئێمە مدیتیشنیشمان هەیە تەئەمولمان هەیە ئەتوانین لە شوێنی ئارام شوێنی خۆش و هەوایەکی پاک ئینسان شرت نییە تووشی نەخۆشی نەفسی بێ ینی ئێستەیمە کێشەمان نییە پێویستمان سترێسمان نییە ئیشی زۆرمانە کێس بێ مشکل ماوە ئێوێ وا بکەین تا تووشی کێشەیە گەورەتر نەبین وایە یانە دوای ئەوە شتێکی تریش هەیە لە سەفەر میمۆری ذکرەیات ئێمە جاروبا ڕسمی خۆمان نبینیم پێش 10 ساڵ 5 ساڵ چەند خۆشە ذکرەیاتی خۆش مەسەن لەگەڵ فلان برادر لە فلان شوێن باسی ئەەکەی بۆ خەڵک ئەبێ بە خبرەیەکە بۆ خۆت ئەمەشە بێ بە سەبەبێکە بۆ ئەوەی من بتوانم هەرمەزاجی خۆم چاکەمەوە کە شتی قدیمم بەبیر بێتەوە وایە یانە فەئەکید ئەمانە ئەبێتە حەسیلەیەک خەزینەیەک لە خۆت وەکو کەسایەتی خۆت کە سوودی لێ وەردەگری من چەند جار لە سەفەر فکرەی تۆژینەوە بۆ دروست بووە هاتوومە وەکو بەراوردی بینی وەڵوتم ئەم وڵاتە بۆ وایە لای ئێمە بۆ وایە با بزانم سەبەکە بە دوی ئەسباب دەگەڕێن بۆیە هەم بۆ ناحیە علمی زانستی گرنگە بۆ ناحیە کۆمەڵایەتی گرنگە بۆ ناحیە کەسایەتی گرنگە بەڵام ئێمە نابێش ئەوە بکەین کە باری ئابووریش دەوری هەیە ینی ئینسانە بێ بە پێی ئابووری خۆی بەڵام ئەبێ مسبقەن بڕیار بدە کە ئەو سەفرەی من بکەم ناو وڵات بێ دەرەوەی وڵات بێ بۆ ئیستیراحەتی خۆم ئەکید تام تێژی لێ دەبین باش دکتۆرە تۆ لە قسەکان تاوتێ کە چەند جارێک سەفەرت کرد و دەرەوەی وڵات بینیوە ئەتوانی باسێکی یادگاریەکی خۆش شتێکە لە سەفەرە بەسەرت هاتووە یعنی بۆیە تۆزە مناقەشەکە تۆزە کراوەتر بێت تۆزە سۆفتتر بێت بەڵێ بەڕاستی تقریبا 12 دەوڵەتم دیوە بەڵام زیاتر دەوڵەت یعنی مالیزیا بوو سرم پێ زۆر منەظەم بوو مرتب بوون ئێمەش تااقەتی تەنظیم و تەرتیبمانە بوو یعنی لە فندق چاوەڕێی ژوورەکانمانە کرد فێمە تقریبا 15 مامۆستای جامعە بووین هەمووش مامۆستا على ئەساس و جامعە شوێنی یاریاندانا بوو استیراحەتیاندانا بوو کۆفی و خواردنیان دانا بوو ئێمە کڵاومان لەبەر بوو لێرەماندانا شتمان لەبەر بوو لێرە ئەو بۆیە ئەهات ئەخڕێ کردەوە ئەهێنا بۆمان دیسانە چوین دامارە لە شوێنی خۆی یعنی 10 ڕۆژ لەوێ بووین فێر ئەنزیبات بووین ئیتر ئێمە بۆ دووەم ڕۆژ زیاتر ئاگامان لەخۆ بوو مەسەن شتماندا ئەنا نەمانگەڕاندە شوێنی خۆی بلادێک یعنی وڵاتێکە زۆر منەظەم بوو کەسڕەڕا ئەوەستی نابیلادێ قانونی خۆی ئێمەش يعني حوصلەمان نەبوو پەلەپەل بووین فئیتر وردە ئیتر تەحملمان دروست کرد يعني بۆ خۆمان تەحملمان هەبوو ڕاوەستانمان تەنزیممان ئیتر زانیماوە لەو زمانەکەشمانە زانین بەسەوان بە ئینگلیزی قسە دەکەن زیاتر لەگەڵیان تەفاهممان دەکرد فلەو مەواقفانە کە خۆشیان پێ دەکەن کە تەمەشایمەیان دەکرد ئەو شەعبە ئەوەنە هادئە بە پێکەنی سەیرتەکە شتەکەت ئەداتێ 3 جار هەر ئەیاندا و هەر بە پێکەنین فهەستم کرد وتمان ئێمە ئەبێ وەکوان بین تەرازومان هەبێت هاوسەنگی دەرونیمان هەبێ بزانین ئێمە چیمان کرد و ئەوان چۆن بەرامبەر ئێمە تەسەڕوفیان کرد دکتۆرە هەر سەر ئاخفنێتە ئاخفنەکەی تبێنێ لە گەشتکردنێ هەواڵێ باش بناسە و سەبارەت بە قسەن تەژی کردی
li geşkirinê ku mirov hevala yan kesên ciyawaz dinasît karîgerî ser derûna mirovê yan kesatiya mirov ta çend diket خۆی عادەتەن کە سەفەرەکەی ئەبێ لەگەڵ ئەو کەسانە سەفەر بکەیت کە باش بیان ناسی خبرەیەکت هەبێ لەگەڵیان ئەوجە سەفەر بکەیت و جار و باریش بشیان ناسی لە سەفەر هەندێک کەسێ شتی تر لێ دەبینی بۆ لەبەرەوەی سەفەر حڕیەتە ئازادیە هەر خۆمان ئێمە لە مجتەماعی خۆمان تۆزێ بەداخراوی پەروەردەکراینە بەحەیث هەر بڵێ لە ماڵەوە دەیتە دەرەوە ئازادی زیاتر دەبینی ئەوجە ئەگەر لە وڵات هاتیە دەرەوە فکە ئازادی دەدەنێ هەندێک کەس هەیە لە پەروەردە فێر نەبووە ئازادی معنای چیە فێر نەبووە کە ئەچی معنای ئەوەیە شتی نوێ تاقیکەوە معنای ئەوەیە احترامی بەرامبەر بگرە معنای ئەوەیە ڕێزی حڕیەتی بەرامبەر بگرە مەجالیش بدە بە بەرامبەر بەڵام ئەو نە ئەوێ کۆنتترۆل بکە و سەیتەڕە بکا لەسرت حتا حڕیەتی خۆی بپارێزی هەندێک جار خەڵکی نوێژ دەناسی لە سەفەر باشتر دەبن لەو خەڵکەی کە لەگەڵ تۆنە و لە مێژە دەیان ناسی ئیتر ئەمە ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی مرۆڤ سەبەبە کەس چییە ئازادیەکەی کە ئێمە لە معنای ئازادی زۆر بە غەڵەت تێگەیشتوین باش دکتۆرە ئەتوانیت وا تەوان بەرەو کۆتایی ساڵی 2024 ئەڕۆین حەزەکەم پامێک بنێریت یعنی بۆ قوتابیەکانت بۆ خەڵک بۆ چوزانم بۆ هەموو کەسێک یعنی بکەیتە دوا پەیامی خۆت لەم ساڵە دوا پەیامی خۆم ئەبێ هەمومان بە تایبەتی قوتابیان ئامانجیان هەبێ لە ژیانی یەکەم شت بتوانن بگەنە ئامانجی خۆیان بە پیلانێکی باش لەو پیلانە هەم ئەبێ ئەنزیباتی تیابێ و هەم ئەبێ تەرفیهیشی تیابێ و گەشت بێ میوزیک بێ وەرزش بێ حتا بتوانی پیلانەکەی بەسەرکەوتوو بێ هەروەها ئەبێ بزانی خۆی چی بوێ مرۆڤ ئەبێ شارەزای خودی خۆی بێ ئەبێ چەمکی خودی خۆی باش بزانێ تا بتوانێت لە تواناکانی خۆی سوود وەربگرێ یعنی بە تایبەتی قوتابیان و گەنجی ئێمە یعنی زۆر کە من تەعاملیان لەگەڵ دەکەم ئەو مەفهومەیان لەلا شاراوەیە کە خود چییە من چێم من چیم دەوێ ئەمە هەم ئەبێ لەلایەن کەناڵەکان ئێوە مەسەن ئەبێ بەرنامەی تایبەت دانێن بۆ ناسینی خودی مرۆڤ بۆ ناسینی توانای مرۆڤ بۆ ناسینی پیلاندا چۆن پیلان دابنێ چۆن شێوازی ژیانی خۆت تەرتیب بکەیت و لە منزمنی ئەو ڕێخستنەوە ئەو تەرتیبە هەم شتی وەکو وتم خوتەیەکی دوور درێژدانی خوتەیەکی نزیکدانی حتا بتوانێ ئەم وڵاتەش سەر بکەوێت لەگەڵ ئەم گەنجانە دکتۆر ما زۆر سپاس کە تو ئەڤڕۆ میێوان ئەسپێدا بسیار بووی زۆر سپاس کە توت گەلمەدا گەلێک پێ خۆشحاڵ بووی سەلامەت گوندێک لە وڵاتی چین بەرهەمهێنان و فرۆشتنا شەراب بناوبانگە شەراب گوندێکی وڵاتی چینە بناوبانگ کردیە گوندێک هەیە لە چینە بە سوئیسرا وڵاتی چین هاتیە ناساندن ساڵانە 700,000 گەشتیار سەرجان دیکەن ئەف گوندە جگە لە هەندێک و گەشتیارێن نوێ زۆرن بە دروستکردن و فرۆشتنا شەرابا برنجش بناوبانگن ساڵانە 100,000 لیتر شەراب لێ تێتە فرۆشتن بەهۆی جوانی سروشت و ئاو هەوا و سەوزایەکەی بە سوئیسرای وڵاتی چین ناسراوە گوندی شیاجانگ دەکەوێتە ڕۆژهەڵاتی وڵاتی چین و سەر بە پارێزگای هانگژۆیە نزیکەی 11 کیلۆمەتر چوار گۆشەیە ئەم گوندە سەرۆکی چین سەردانی کردووە بە خەڵکەکەی گوتووە گوندەکەتان جوانە ئەم ڕستەی شی جینپینگ بۆ چینیەکان پیرۆز و گرنگە ئەمە ژوای کردووە گوندەکە ببێتە ناوچەیەکی گەشتیاری و بە بەردەوامی گەشتیاری زیاتر سەردانی بکات و بە گرنگیەوە لێی بڕوانە ئێمە گەشتیارین و بە گروپ لە شاری نانجینگەوە هاتوین ژینگەی ڕەسەنی ئێرەمان زۆر خۆش دەوێت بە تایبەتی سەردانی ئێرەمان کردووە بۆ بینینی ئەم ژینگە پاک و دڵڕفێنە گوندەکە ئەگەرچی ساڵانە زیاتر لە 800,000 گەشتیار ڕووی تێدەکات بەڵام تەنیا پشت بە سەرچاوی گەشتیاری نابەستن باڵکو ئەم گوندە بە دروستکردنی شەرابی برنج بەناوبانگە زیاتر لە 100 ساڵە ئەم فرۆشگای شەرابە
لە گوندەکە هەیە جگا لە شەرابی برنج شەرابی گوڵ و جیاش دەفرۆشن و خواستێکی زۆریشی لەسەرە. 建西安江水库，我们原有的4层酒坊被水淹掉了。 کارگەی شەرابەکەمان تەمەنی 100 ساڵە لەو کاتەوەی گوندەکەمان نۆژن کراوەتەوە فرۆشیشمان باشتر بووە ساڵانە 100,000 لیتر شەرابی برنج و گوڵ و گیا دەفرۆشین. گوندەکە ئێستا تەواو بوژاوەتەوە و بۆ تا خاوەنابووری سربەخۆی خۆیان و پشت بەداهاتی ناو خۆی خۆیان دەبەستن. ئەمە یەکێکە لەو 1000 گوندەی کە بوژاوەتەوە پلانەکەش بەو شێوەیە کە دەبێت 1 ملیۆن گوند لە وڵاتی چین ببوژێتەوە. ئەم بوژانەوەی ژوای کردووە پشت بە ئابووری خۆیان ببەستن و ناوچەکەشیان ببێتە ناوچەیەکی گەشتیاری. ئازر فاروق، کوردستان 24 وڵاتی چین. بەێ بینەران ئەvە گشت بڕگە و بابەتێنمێن ئەڤڕۆی ئاسپێدا 24 بوو هەروەکی ئەم دەزانین ئەڤڕۆ دوماهی ڕۆژە ساڵە 2024ەیە ئەڤڕۆ ئەم بئیسنا خودێ دێ پێخۆهاوێنە 2025دا ئیشەڵڵا ئەف ساڵە دێ ساڵە کەیف خۆشیە و ساڵە یەک ڕێزیە ملەتێ کورد بیتن ئەگەر هەوە دلێ کەسێکی هێلا بیتیان ئەگەر ئەوە نیەتێک هەبیتن بلا ئەف شەڤەڕە ئەم دەست پێ بکەین بەرەف ئارمانجێت خۆ بچین هەر تشتێکێ نەخۆش لە ساڵە 2024 بجه بلین و پارەکان و لە ژیانە خۆداوە بکەین ئەوە کۆتە ئەڵلقەیە سپێدا 24 بوو لە ساڵە 2025 سباهی بە شێوەزێکی تایبەت دەهینە خزمەتە هەوەیان هێژا خۆش دەبێت. ئینشاءالله ساڵی تازەتان پڕەبێ لە خێر و خۆشی و خوای گەورە کوردستانەکەمان پارێزێ خواتان لەگەڵ هەر کامەرام.